بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان کۆمەڵی ئیسلامی کوردستان دوایین هەڵوێستی خۆی لەبارەی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و پرسی ڕیفراندۆم ڕادەگەێنێت لە بەیاننامەیەکدا ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان داوا دەکات پەرلەمانی کوردستان ئاسایی بکرێتەوە و درێژە بە چاودێری خۆی بدات هاوکات داوا دەکات ڕیفراندۆم لە پەرلەمانەوە بڕیاری لەسەر بدرێت بە میوانداری بەڕێز ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ستۆدیۆی سەرەکی تاوتوێی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. کۆمەڵی ئیسلامی کوردستان نوێترین هەڵوێستی خۆی لەبارەی بژێوی خەڵک و کاراکردنەوەی پەرلەمان و ڕیفراندۆمەوە ڕاگەیاند. ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕاگەیەندراوێکیدا ئاماژە بۆ دەکات لە سۆنگەی پەرۆشیمان بۆ دەربازبوون لەم قەیرانە سیاسی و یاسایی و ئابووری هەرێمی کوردستانی تێکەوتووە ئامادەی گفتوگۆن بۆ گەیشتن بە ڕێکەوتن لەسەر کاراکردنەوەی پەرلەمان و لابردنی پاشەکەوتی موچە و هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم و ڕیفراندۆم. دوای نزیکەی 2 ساڵ لە پاخستنی پەرلەمانی کوردستان ئێستا باسدا کاراکردنەوەی پەرلەمان دەکرێت. کۆمەڵی ئیسلامیش هەر لە سەرەتای پاخستنی پەرلەمانەوە بە ڕوونی هەڵوێستی خۆی ڕاگەیاندووە و بەردەوام داوای ڕێزگرتنی لە دامەزراوەکانی هەرێم کردووە. لە نوێترین هەڵوێستیشدا کۆمەڵ لەگەڵ ئەوەدایە پەرلەمانی کوردستان ئاسایی بکرێتە و درێژە بەکاری یاسایی و چاودێری خۆی بدات. دەربارەی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانیش کۆمەڵی ئیسلامی داوا دەکات کۆتایی بە سیستمی پاشەکەوت بهێنرێت. لە سەرەتای خەیرانی داراییشەوە کۆمەڵی ئیسلامی لەگەڵەوەدا نەبوو دەست بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ببرێت و بە کارێکی نایاسایی زانیوە. لەلایەکی ترەوە کۆمەڵی ئیسلامی داوا دەکات هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم بکرێتەوە و لایەنە سیاسیەکان بگەنە ڕێکەوتن لەسەری. سەبارەت بە ڕیفراندۆمیش کە تاوەکو ئێستا کۆمەڵی ئیسلامی ئەندامی لە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم نییە کۆمەڵی ئیسلامی ڕای دەگەێنێت دەبێت پرسی ڕیفراندۆم وەک هەر پرسێکی دیکەی گرنگ و چارەنووساز لە پەرلەمان تاوتوێ بکرێت و بڕیاری لەسەر بدرێت. هاوکات لە بەیاننامەکەی ئەمڕۆیدا ئەنجومەنی سیاسی کۆمەڵ داوا دەکات هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا ڕێبوار بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. سەرەتاگەر لەوە دەست پێ بکەین ئێوە ئەمڕۆ بەیاننامەیەکی 5 خاڵیتان بڵاو کردوتەوە ئەو بەیاننامەیە ئاراستێکی کراوە. بسم الله الرحمن الرحیم. زۆر سوپاس. ئێمە تەبان خۆتە زانی لەو چەند ڕۆژەی ڕابردووە بەردەوام باس لەوە کراوە کە بڕیاری ئاساییکردنەوەی پەرلەمانی کوردستان دراوە لە دوهەمین کۆبوونەوەی کۆمیتەی ڕیفراندۆم و لەوێ ئەو بڕیارە کە دراوە زیاد لە جارێکیش تەکید لەسەرەوە کراوەتەوە. ئێمە و کۆمەڵی ئیسلامی تەوان بە پێویستمان زانی بە ڕۆشنی ڕوویا و تێڕوانینی خۆمان بۆ دۆخی هەرێمی کوردستان و چارەسەری کێشە بنەڕەتیەکان بخەینە ڕوو و باوەڕیشمان وایە کە هەنگاوەکانی ئاساییکردنەوەی پەرلەمان و چارەسەری کێشە بنەڕەتیەکان وەکو لەو چەند خاڵەی بەیاننامە یا ڕاگەیەنراوی ئەنجومەنی سیاسی داهاتووە خستومانەتە ڕوو سەبارەت بۆی کە ئاراستەی چێکرا ئێمە ئاراستی ڕایگشتیمان کردووە و ئێمە چی ڕاگەیەندراو هەیە یا چی ئەوەی کە ئێمە هێزێکی سیاسین لە ناو خەڵک و جەماوەر و میلەتەکەی خۆماندا دەژین و زۆر جار ڕەنگە بگوترێت کە ئەو کۆمەڵی ئیسلامی یان نانی کەمەکو یەکێک لەو هێزە لە هێزە سەرەکیەکانی هەرێمی کوردستان کە بەشداری بەشێ لە کۆبوونەوەکان ناکاوە خۆتە زانی وای کۆتی کۆبوونەوەکانی کۆمیتەی ڕیفراندۆم و کۆبوونەوەکانی ڕابردووی کردووە بەشدار نەبووە. ئێمە لە ڕابردووشدا تەبەن چەند جارێک ڕاگەیەندراومان هەبوو و هەڵوێستی خۆمان بە ڕوون و ڕاشکایی وتووە. ئەم ڕۆژ بە پێویستمان زانی جارێکی کە ئێمە دوای ئەو بڕیارانەی کە دراوە سەبارەت بە ئاساییکردنەوەی پەرلەمان و دوای ئەو گفتوگۆی لەو چەند ڕۆژەی ڕابردوو هەبووە لە نێوان بەشێک لە پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان ئێمە پێویستمان زانی جارێک کە ڕایگشتی لە دوهەمین هەڵوێستی خۆمان و دیدگای خۆمان ئاگدار بکەینەوە و بە هەموو لایەکیشی بڵین کە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەوەی کەنیەتی جددی هەبێ بۆ چارەسەری کێشەکە و فعلەن کۆبوونەوە بکرێت لە نێوان هێزە سەرەکیەکانی هەرێمی کوردستان بۆی کە لە ماوەیەکی دیاریکراوە محەدد
چارەسەر بۆ ئەم کێشانە بدۆزرێتەوە کە لە ڕاگەندراوەکەی ئێمە داهاتووە و پێشمان وایە ئەمە ئەرکی ئێمەیە وەکو هێزێکی سیاسی و ئەرکی هێزە سیاسیەکانی کەشە ڕۆیای خۆیان بەڕۆشنی و تێڕوانینی خۆیان بۆ چارەسەر و گرفتە سیاسیەکانی هەرێمی کوردستان بخەنەڕوو. باشە بەس ئێوە داوای گفتوگۆ و ڕێکەوتن دەکەن لەسەر 5 خاڵ مەسلەی پەرلەمان و ریفراندۆم و پاشەگەوت و یاسای سەرۆکایەتی هەرێم و هەڵبژاردنەکان. ئایا داوای مەسەلەن چ جۆرە گفتوگۆیەک دەکەن هەمان ئەو گفتوگویانەی کە لە ڕابردوو بێبەرهەم بوون کە نەتیجەی نەبوون؟ جوانە طبعاً یەکەم پرسیارێکی وەجیهە ئەوەیە کە ئێمە طبعاً بەتەئکیدیان ئێمە نامانەوە جارێکیکە بگەینەوە بگەڕێینەوە کۆبوونەوەی دوور و درێژ و بێنەتیجە و وەکۆی لە ڕابردوو بینیمان نۆ کۆبوونەوەمان کرد بەڵام تەنها ئێمە لەسەر پرسی هەموارکردنی یاسای سەرۆکاتی هەرێم نەگەشتینە نەتیجە نابعکسەوە ئێمە ئومێدم بۆیە من سەرەتا شتم نیەت و ئیرادەیەکی جددی هەبێ بە دڵنیاییەوە ئەگەر لە هەرێمی کوردستان ئەم دۆخەی کە هەیە کە تا ئێرە هەیە ئەم دۆخە خراپەی کە لە هەرێمی کوردستان هەیە چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی بژێوی ژیانی هاوڵاتیانەوە و گوزەرانی هاوڵاتیان و گرفتی موچەوە ئەو بێ متمانەیەی کە ئێستا لە نێوان خەڵک و حکوومەت هەیە و ئەو دڵە ڕاوچەی کە ڕۆژانە تەمان دەرەنجامی خۆتەزانی ڕۆژانە دڵنیایی ئەدرێ بە هاوڵاتیان خۆی ئەو دڵنیاییانە ئەگەر نیشانەی شتێک بن نیشانەی ئەوەیە کە لە ناو هاوڵاتیان جۆرێک لە قەلەق جۆرێک لە دڵە ڕاوچێ هەیە لە هەرێمی کوردستان و جگە لەوەی کە ئێمە پرسی ترمان هەیە پرسی کێشەی گەورەی دامەزراوە یاسایی و شەرعیەکانی هەرێمی کوردستانمان هەیە کە ڕۆڵی خۆیان نابینن ئێستا ئێمە پێمان وایە تەمان ئەمانەی کە ئەم ترس و کێش بنەڕەتیانە ئەبێ لە چەند کۆبوونەوەیکی دیاریکرا و لەلایەن هێزە سەرچەکانی هەرێمی کوردستان ئەوانەی معنین پێتان وایە دەبێم کێشەران ئەو پێنجێزە بە گفتوگوی جدی چارەسەر بکرێت ینی ئەمە کاڵین هێزە سەرچەکانی هەرێمی کوردستان خۆتەزانی تەمەنە و کێشانە دیارن لە نێوان کێدان و هێزانەی کە هەن لە هەرێمی کوردستان واصلی گرفتەکان ڕۆشنن و ئێمە پێمان وایە ئەبێ هێزە سەرچەکانی هەرێمی کوردستان کۆ ببنەوە و ئەمەش نیشانەیە گەر نیشانە بێ بۆ شتێکەوە نیشانەیە بۆی کە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەوە نییە ئەو مقاتعی کە کۆمەڵیکە لەگەڵ بەشێک لە واقعی سیاسی هەرێمی کوردستان وەکو هەڵوێستێک وایە لە بەرامبەر یارمەتیم بدە وەکو هەڵوێستێک وایە لە بەرامبەر پاکخستنی پەرلەمانی کوردستان و وەرگرتنی هەڵوێستە لە بەرامبەر ئەوەی کە بەشێ لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان شەرعینین وەرگرتنی هەڵوێستە پێش هەموو شتێک لە بەرامبەر خراپی گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەو گەندەڵی قۆڕخکاری کە لە سامانی گشتی ئەم وڵاتەدا هەیە و ناشەفافێتی کە هەیە بەڵام پێشمان وایە ڕێگای دروست بۆ چارەسەری ئەمانە گفتوگۆی جددیە و بڕیاری دروست و ئەو بڕیارانی کاڵین بڕیاری دروست واتە ئەو بڕیارانن کە لە بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیانی باشە بەس ڕەنگە خەڵک پرسیاریەوە بکە ئێوە کۆبوون بایکۆتی ئەنجومەنی باڵای ریفراندۆمتان کردووە پێشتر لە سەرۆکاتی هەرێم داواتان لێکراوە نەچوون بۆ ئەم کۆبوونەوانە ئێستا بۆچی مەسەلەن ئەوە جیاوازی چێک ئێستا داوای ڕێکەوتن و گفتوگۆ دەکەن جیاوازی زۆر هەیە تەمان جیاوازیەت جەوهەریەکانەوەیە کە ئێمە پێمان وایە کۆبوونەوەی هێز و لایەنە سیاسیەکان حەقی ئەویان نەبووە بڕیان لەسەر ریفراندۆم بدەن ئێمە لە بەلاغەکەشمان بە ڕۆشنی وتومانە ئەو مؤسسەی و دامەزراوەی ئەبێ قسە لەسەر ریفراندۆم بکە ئەو دامەزراوەی ئەبێ وادەی بۆ دیاری بکە ئەو دامەزراوەی ئەبێ یاسای بۆ دەرکا ئەو دامەزراوەی ئەبێ گفتوگۆی بکە پەرلەمانی کوردستانە و پەرلەمان مافی ئەوەی هەیە کە لەو ڕۆ گفتوگۆ بکە ئێمە ئێستانێک تەمەەن خۆتەزانی هێز ئەو هێزانش کە بەشدارن لە کۆمیتەکانی ریفراندۆم و بەشدارن لەگەڵ پرسی ریفراندۆم ئەوانیش ئێستا ڕۆژانە لێدوان و تەسریحاتەکانیان بەو ئاراستەیە کە دەبێ کۆدەنجێکی سیاسی و نیشتیمانی لە هەرێمی کوردستان دروست بێ و ناوەرۆکی ئەو بەیاننامەی ئێمەش بۆ دروستکردنی ئەو کۆدەنجە سیاسیە ئێمە پێشمان وایە کۆدەنجی سیاسی و نیشتیمانی بۆ دروست نابێ ئێمە بەشدار بین لە کۆمیتەی ریفراندۆم بۆ دروستە بێ کە ریفراندۆم و باقی پرسەکانی کە بچێتەوە دامەزراوە یاساییەکانی هەرێمی کوردستان و بۆ دروستە بێ کە کێشە بنەڕەتیەکان چارەسەر بکرێەوە بۆ دروستە بێت کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ببینن هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی من باسی هێزە بڕیار بەدەست و ئەوانەکەم کە دەسەڵاتی سیاسیان لە هەرێمی کوردستان بەدەستە ببینن کاوان ئیرادەی جددیان هەیە ئەیانەوەی هەڵەکانی ڕابردوو چاککەنەوە ئەیانەوەی کە پەرلەمانی کوردستان دۆخەکەی ئاسایی بکرێتەوە و بە نیەتی
بەنیەتێکی باش و بە ئیرادەیەکی جددی ئەگەڕێنەوە بۆ باشکردنی گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەمانەشلانی کەم ببن بە بنەمای ئیتیفاقیەکی سیاسی بۆ جێڕانەوەی متمانە بۆ ناوهێزە سیاسیەکان و بۆ جێڕانەوەی متمانەش بۆ ناو جەماوەر و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر باشەیەکی لەو خاڵانەی کێوە ئەمڕۆ ئاماژەدان پێداوە مەسەلەی ئاساییکردنەوەی پەرلەمانی کوردستان و درێژەدانە بەکارە یاسایی و چاودێریەکانی خۆی. ڕەنگە ئێستا خەڵک بپرسی ئێوە کە ئێستا باز دەکارەکردنەوەی پەرلەمان دەکرێت دەتانەوێت بەڕوونی پەرلەمان چۆن و بۆچی کارا بکرێتەوە؟ ئێمە پێوان وایە پەرلەمان ئاسایی بکرێتەوە دۆخی پەرلەمانی کوردستان و پەرلەمان دەست بە کارەکانی خۆی بکاتەوە وەکو خۆی بێمەرج، ئەنی چۆن وەکو خۆی بێمەرج، وەکو خۆی تاکەی سەرۆکاتی کە هەیە تاخولەکەی خۆی تەواوەکە و پەرلەمان هیچ سانسۆرێکی لەسەر نەبێ بتوانێت یاسا دەرکە، بتوانێت ڕۆڵی چاودێریکردنی حکوومەت ببینی و بتوانێت بڕیار لەسەر هەموو ئەو پرسە چارە نووسازانە بدا کە حەقی پەرلەمانی کوردستانە قسەی لەسەر بکات. بەڵێ ئەی بۆچی ئێستا بۆ نمونە ئێستا لەم دۆخەدا بۆ چوونیەوە دەبێت بۆچی پەرلەمان کارا بکرێتەوە ئاسایی بکرێتەوە؟ من باسم کرد ئەگەر بۆ چوونی ئێمە پێمان وایە پەرلەمان ئەسڵەن نەبوو پەکخرێ، پەرلەمانی کوردستان نەبوو پەکخرێ، پەرلەمانی کوردستان عیبەیەکی گەورەیە بە ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستانەوە. ئەسڵەن پەکخستنی پەرلەمانی کوردستان قەرارێکی حزبی نامەشروعە و وەکوتم عیبەیەکی گەورەشە بە پرۆسی سیاسی و پرۆسی حکومڕانی لە هەرێمی کوردستانەوە. بەڵام ئەمەی کە بوو ئێستا ئێمە هەمی شەک لە خیتابی ئێمە یەکەم قسەمان بە بەردەوامی ئەوە بۆ کە بێدۆخی پەرلەمانی کوردستان ئاسایی بکرێتەوە. ئەم خواستە ئێستاش لای ئێمە بەردەوامەوە ماوەتەوە پەرلەمانە بێ بەس پەرلەمان بۆ کارا بکرێتەوە لە بەڕۆی پەرلەمان ئەسڵەنە بێ ئەبووە هەر کارا بێ باشە بەس پەرلەمانی کوردستان کاتێکیش ئاساییە کرێتەوە ئێمە پێمان وایە بێ هەموو ئەو مافانەی هەبێ کە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان حەقی پێداوە و پەرلەمانیانی ئەو دامەزراوەیە کە هاوڵاتیان دەنجیان پێداوە ئەبێت ئەگەر ماوەیەکی کەمیش دەبێت ئەولەویات چی بێ بۆ نمونە ئەو پرسانی کە ئێستا بۆ نمونە پاش دە ڕۆژی تر نازانە مانگێکی تر پەرلەمان ئاسایی بکرێ ئەگەر کرایەوە بەلای ئێوە دەبێ و پرسانێک پەرلەمانی کوردستانە بەسێمە خاڵێک کە بەڕوونی ئاماژەمان پێکردوە پەرلەمانی کوردستان و دەستەی سەرۆکایەتیەکەی و فراکسیۆنەکان و پەرلەمانتاران خۆیان نەزانن ینی ئەرکیان چی ئەگەر دەست بە کارەکان بکەنەوە. ئێمە پێمان وایە ئەوە ڕۆڵی خۆیانە وای بە پەرلەمان ڕۆڵی خۆی ببینی لەو ڕۆ بەسەوەی کە ئێمە وتومانە بەڕوونی ئەمە باسی پرسی ڕفراندۆممان کردووە لەو ڕۆ باوەڕمان وایە ئێستاش تەوا پێمان وایە ڕفراندۆم حەقی پەرلەمانی کوردستانە ئەم پرسە ئەبێت تەسلیم بە پەرلەمانی کوردستان بکرێت لەوێ لە پەرلەمان گفتوگوی لەسەر بکرێت و بڕیاری لەسەر بدرێەوە یاسایی بۆ دەربکرێت. بەڵام ئەو بۆچوونی کە ئێستا ئێوە هەتانە بۆ مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان بۆچی کارا بکرێتەوە لە بەرامبەردا هێزەکانی تریش تێڕوانی جیاوازیان نییە لە نێوان هێزەکان بۆ هێزێک بێت تەنا بۆ ڕفراندۆم بێت یاخود ئێوە تەنا بۆ شتێکتان بێت جیاوازی نییە لە نێوان سیاسەکان؟ زاوی چۆنە تەمەند جیاوازی ئێمە وەکو خۆمان وەکو کۆمەڵی ئیسلامی پێمان وایە پەرلەمانی کوردستانەوە بێ لەو هێزانە بپرسی کە مەترسیان لە پەرلەمانی کوردستان هەیە بۆ ڕەنگە پێیان وایە پەرلەمان هەندێک یاسا دەرەکاوە دەست بۆ هەندێک پرسە باکە تا ئێستاش مەترسیان هەیە ئەو بێ لەوان بپرسی ئەبێ ئەوان وەڵامستان پێ کردووە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی گومانمان هەیە لەوەی کە پەرلەمانی کوردستان کە ئاسایی شەکرێتەوە ڕۆڵ نەهێڵدرێ ڕۆڵی خۆی ببینێ و ڕوبەڕووی گرفت و عەرقەلە ببێتەوە بۆ ئێمە پێمان بۆ هەمیشە وتمانە پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ و ئاسایی بکرێتەوە ئاساییکردنەوەیکی بێمەرج بێ و هیچ سانسۆرێک لەسەر پەرلەمانی کوردستان دانەندرێت. بەڵام بۆچی گومانتان هەیە لەوەی کە پەرلەمانی کوردستان دوای ئاساییکردنەوەش گرفتی بۆ دروست بکرێت؟ بۆچی گومان نەبێت تەمان لە بەرەوەی کە گومان هەیە چۆی بۆچی پەرلەمانی کوردستان پەکخرا بۆ پەرلەمان پەکخرا معلومە ینی لە بەروی پەرلەمانی کوردستان زانی چۆنەکە حەکیم هەر پێش پەکخستنی پەرلەمانی کوردستانیش ئەگەر ئێمە ڕاشکاو بین لە هەرێمی کوردستان دەسەڵاتی سیاسی نەویستۆ پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ وەیەکێ لەو گرفتە گەورانەی لە هەرێمی کوردستانەوە هەیە کە پەرلەمان وەکو دامەزراوەیەکی شەرعی هەڵبژێردرا و ڕۆڵی ڕقابی خۆی نەهێڵدراوە زۆرجار ڕۆڵی خۆی ببینێ و نەیتوانی و لێ پرسینەوە بکە و پەرلەمان بەڕاستی لە زۆر ڕۆ گرفتی بۆ دروست کراوە ئەو پەرلەمان نەبووتە ئەو دامەزراوەی کە پێویستە ببێ و نەبووتە ئەو دامەزراوەی کە ئەساسەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەنجیان بۆ داوە. باشە بەس دەڵێ ڕەنگە گرفتی بۆ دروست بکرێت لایەن کێوە گرفتی بۆ دروست بکرێت؟ لەلایەن دەسەڵاتی سیاسی و گرفتی بۆ دروست دەکرێت. بەڵام هەندێک ئێستا لە هێزە سیاسیەکان بۆ چوونیان وایە کە ئەم جارەگەر ئاسایی بکرێتەوە گوێمان لەبەر پرسان دەبێت کە دەبێ
ئەم جارە عاقڵ بەسەریدا زاڵ بێت کودەتانەکات ڕەچاوی تەوافق بکات بەبوو چوونیەوە ئەم خولەم کەمە کوریانە هەیە بوو کە کەم کوورێکی هەیە بۆ دووبارەی نەکاتەوە ئەزانی چۆنەکە حەکیم لە هەرێمی کوردستان تەبعاً پەرلەمانی کوردستان جارێ و جۆرە خێتابانە خزمەت بە پرۆسی سیاسی ناکەن ئەوە یەک دوو لە هەرێمی کوردستان زۆر ڕوونە گرفتێکە بوو کە گرفتی یا سەرۆکایەتی هەرێمی کوردستان و بە سەرچوونی وادەی سەرۆکی هەرێمی کوردستان بوو لەو قۆناغە ئەم گرفتە پەرلەمانی کوردستان حەقی خۆی بۆ قسەی لەسەر بکە مافی خۆی بووە قسە لەسەر یاساکەی بکە قسە لەسەر وادەکەی بکەوە بێنێتە بەرباس و لێ کۆڵینەوە لە دیدی ئێمە لە کۆمەڵی ئیسلامی هەموو ڕۆژە وتومانە ئەمە پشتێکی ئاسایی و سروشتی بۆ پەرلەمان بە هەمان نەفەسی پێشداخستنی بەدیدی شتێکی ئاسایی و طبیعی بووە و پەرلەمانی کوردستان مؤسسەیە کە هەڵ ئەبژێردرێ بۆ ئەرچێکی خۆی کە ئەو ئەرکێکە بۆی بیاسا دەرەکاوە هەمواری یاسا ئەکاوە ئەو پرسانی کە تایمەوەسمەوەی لەگەڵەوەدان بە هەمان نەفەسی پێش پەخستنی کار بکات پەرلەمانی کوردستان زانی کا حەکیم یعنی پێش نەفەسی پێش پەخستن و نەفەشی دوای پەخستن نییە ئێمە ینی وەکو کۆمەڵی ئیسلامی پێمان وایە تەمەن جاری کەشێمە وتومانە بەڵام ێرەزەنابەت پرسیارەکەیت و مانجۆرت بۆ قۆناوە پێش پەرلەمانی کوردستانیش کۆمەڵی ئیسلامی مانعی نەبووەوە دەستەی سەرۆکاتی پەرلەمان لەو قۆناغا ئەمە زۆر جار وتراوەتەوە سەردانی هێزولانە سیاسیەکانیان کردەوە پەرلەمانی کوردستان نەبوو مانع بوو هێزە سیاسی مانع بە هێزە سیاسیەکان لە دەرەوەی پەرلەمان لەسەر ئەو پرسە بگەن بە سازان و تەوافق و هێزە سیاسیەکان بوون نەیانتوانی تەوافق دروستکەن و پەرلەمانی کوردستان کاتێک کە گفتوگۆی کرد ئەبوایە هێزە سیاسیەکان هەمیشە ئەوە ببینن کاتێک کەوان بە تەوافق نەگەیشتن پەرلەمان گفتوگۆی کرد و دوای ئەوەش کە کۆبوونەوەی نۆزدەی ئابیشکرا نۆ کۆبوونەوەی پێنج قۆڵی کرا بۆچی لە دەرەوەی پەرلەمانیش هێزە سیاسیەکان نەگەیشتن بە گفتوگۆ خۆڕوونە لە ماوەی نۆ کۆبوونەوە زۆر جار هێزە سیاسیەکان و بەشێک لەو کەسانی ڕخنە لە پەرلەمانی کوردستانەگرن ومە وەزیفەی پەرلەمانە زۆر جار پەرلەمانتاران و بەشی لە فراکسیۆنەکان ڕوونکردنەوەی دروست لەو ڕۆ بدەن ئەو پەرلەمانی کوردستان باشە خۆ دوای ئەوەی کە پەرلەمانی کوردستان بەڵێ کۆبوونەوەی نۆزدەی ئاب بوو و نساب دروست نەبوو بەڵام خۆ نۆ کۆبوونەوەی پێنج قۆڵی لە دەرەوەی پەرلەمان کرا لە نێوان هەیە پێنج هێزە سەرەکیەکە هەرێمی کوردستان بۆچی ئیتیفاق نەکرا لەو قۆناغا بۆچی سازان دروست نەبوو هێزە سیاسیەکانە نەگەیشتون بە ئیتیفاقێکی سیاسی بۆ لەبەرەوەی تا ئێستاش تەمەنەوەی کە تا ئەو کات ومە ئێستاش تەمەنەوەی ئەمڕۆ لەم ڕوونکردنەوەیدا وتومانەوە پێشمان وایە تا ئەو کاتەی هێزە بڕیار بەدەستەکان لە هەرێمی کوردستان نەگەنە ئەو قەناعەتەی کە بەرژەوەندی گشتەکانی هاوڵاتیانی کوردستان ڕەتچاو بخەنەوە پێش بەرژەوەندی حزبی و شخصیەکانی خۆیان بکەن و حکومڕانەتی و سیستەمێکی حکومڕانی تەندروست نەبێ بە شێوەیە کە لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بێ ئێمە ناگەینەوە بە نەتیجە لانی کەم ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لە تێکڕای ئەو ڕاگەیەندراوانەی کە هەمانە لە تێکڕای ئەو هەڵوێستانی کە خستومانە تەڕوو یەک بەیەکی ڕاگەیەندراوەکانمان یەک بەیەکی هەڵوێستەکانمان یەک بەیەکی خیتاب و لێدوانەکانی ئەمیری کۆمەڵی ئیسلامی گوتارەکانی گوتاری سیاسی کۆمەڵی ئیسلامی لەم ماوەیەدا بە درێژایی بینای لەسەر چی کردو لەسەر چی دامەزراوە لەسەر کۆمەڵێک شت دامەزراوە کە ئێمە پێمان وایە ئەمانە بنەمای سیستەمێکی حکومڕانی تەندروستن بەبێ ئەوە نەئیتیفاق لە نێوان هێزلایەنە سیاسیەکان دروستەوە بۆ چکە لانی کەم ئێمە بم بەشەی کە هەین کاریگەریمان چەندە و چەند ڕۆڵە بینین و چەند کورسیمان هەیە وەم حەجمەی کە هەمانە لە ساحەکە لانی کەم ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی ناچینە ناو معادلەیە کە خواستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تحقیق نەکە ناچینە ناو معادلەیەکەوە کە ئیتیفاق لە پێناوی بەرژەوەندەکانی خەڵک نەبێ و لەسەر بەرژەوەندەکانی زۆر باشە بەس ئەگەر وەڵامی و پرسیاندوی بە هەمان نەفەسی پێشتر پێتان وایە پەرلەمان کارە بکە یاخود کا حەکیم ئەمەم بەڕوونی وەڵام دایتەوە من حەز ناکەم تۆش تەبعاً هەمان کاریگەری یارمەتی بدە لەسەر جەنابیشت دروست بێ و لەسەر ئەو خیتابەش کە باست کردکەیەکێ لە سەرکردە سیاسیەکان لەو ڕۆژانە باسی کرد پەرلەمانتار عاقڵ بێ و پەرلەم ینی باشە پرسیار من پرسیارەکەم ئێستا باشە پەرلەمان نەیتوانی ئیتیفاقالە ئەی هێزە سیاسیەکان بۆ ڕێک نەکەوتن لەبەرەوەی بڕیار بەدەستەکان لە هەرێمی کوردستان ئیرادەیان نییە لەبەرەوەی تا ئێستاش بڕیار بەدەستەکان لە هەرێمی کوردستان چیانەوێ هێزی سیاسی بێدەنجیانەوێ هێزی سیاسی بێ مووقفیانەوێ و هەروەها پەرلەمانتاری بێدەنجیانەوێ پەرلەمانێکیانەوێ ڕۆڵی خۆیان نەبینێ و خەڵکێکیانەوێ کە بێدەنگ بن لە بەرامبەر احتیکار بێدەنگ بن لە بەرامبەر سەروەرنەبوونی
دامەزراوەی قەزایی لە هەرێمی کوردستان و ڕۆڵی خۆبووینینی بێدەنگ بن لە بەرامبەر گەندەڵی بێدەنگ بن لە بەرامبەر ئەو هەموو ناشەفافیەتی کە هەیە بێدەنگ بن لە بەرامبەر بە هەدەردانی سامانی گشتی نازم کورد بێدەنگ بن لە بەرامبەری ئەو هەموو فەوزا سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو تبان پەرلەمانی کوردستان حەقی خۆی نییە بێدەنگ بێ حەقیەتی پەرلەمانی کوردستان قسەی خۆی بکە و فعلا بە ئەرکی سەرشانی خۆی هەست وەکو پێشتر من پرسیارەکە وەڵاممدایەوە ینی پێم وایە ڕێگای دروست ئەوەیە بەڵێ پەرلەمانی کوردستان بە ئەرکی سەرشانی خۆی هەستی و ڕۆڵی خۆی ببینێ بەڵام یعنی ئەمە زوڵمێکە لە پەرلەمانی کوردستانەکرێ زوڵمێکە لە پەرلەمانی کوردستانەکرێ کە زۆر جاری کە طبعاً دەگوترێ پەرلەمان نەیتوانی ئەوە بکاوە پەرلەمان تەمەنا خۆ ئەی لە دەرەوەی پەرلەمان بۆ ئیتیفاق نەکرا خۆ پێش کۆبوونەوەکانی پەرلەمان من باش لە بیرما دەستەی سەرۆکایەتی ئەو قۆناغی پەرلەمان سەردانی هێز و لایەنە سیاسیەکانیان کرد و داوای ڕێگا چارەیان کرد دوای ئەو کاتی هێزە سیاسەکان کۆبوونەوە زۆر باشە ئێستا بۆ مەسلەی کاراکردنەوەی پەرلەمان وادە دادەندێ بۆ نمونەوەی گوێمان لە دەی ئەم مانگە دەبوو کەم ڕۆی نوۆی مانگە بەیانی دەی مانگە گوێمان لە 12 مانگ بوو 15 مانگ ئێوە پێتان وایە دەتوانێت کات دیاری بکرێ بۆ کاراکردنەوەی پەرلەمان کە وادەی کاراکردنەوەی و پەرلەمانی کوردستان و ئەم وادەی دوو ڕێگا هەیە ڕێگایەکەیە کە ئەگەر پەرلەمانی کوردستان دۆخی ئاسایی بکرێتەوە و کۆدەنجێکی سیاسی لەسەر بێ و کۆدەنجێکی نیشتیمانی لەسەر بێ پەرلەمانی کوردستان بە بڕوای ئێمە کاتێک بە کۆدەنجی سیاسی و نیشتیمانی کاراکرێتەوە کاتێک کە ئەم هێڵە بنەڕەتیانی کە لانی کەم ئێمە بەشێکیمان خستۆتە ڕوو ئەمڕۆ لە بەیاننامەکەی خۆماندا کە ببینین طبعاً هەڵوێستەی جددی لەسەر مەسەلەی بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و گوزەرانی خەڵکەکرێ ببینین کە ئاوڕی جددی ئەدرێتەوە بەلای ئەوەی کە پەرلەمانی کوردستان ئاسایی بکرێتەوە بۆ دۆخەکەی خۆی ببینین کە ئیرادەی جددی هەیە بۆ ئیتیفاقی سیاسی لە بینی هێزەکان و چارەسەری ئەو کێشە بنەڕەتیانە ئەکاتێک کە ئەمە ببین درێ پەرلەمانی کوردستان ببێ ئەم وادانە بەم ئیرادانەوە بە گفتوگۆ ئەکرێ نەخشەڕەیەکی نوێ هەبێ چارەسەر هەبێ جۆری بەیانی دووهەمی کە ئێمە لێرە و لەوێ ئەبیستینەوەیە ئەگەر بەم وادانە قەرار هەیە پەرلەمانی کوردستان لەلایەن کۆمەڵی هێزی سیاسیەوە کارا بکرێتەوە ببێ هەندێک هێزی سیاسی من پێم وایە ئەم محاولەی لە ڕابردووشدا بووە یا ئەوە تا محاولەیەکی بێنەتیجەیە وەکو ڕابردوو محاولەیەکی بێنەتیجە چونکە بەشێ لەو هێزە سیاسیانە ڕەنگ نەچنە ژێرباری ئەو جۆرە لە تەفعیلکردنەوەی ڕۆڵی پەرلەمان یا ئەوە تا بەڕاستی ئەگەر هەر هێزی ئەمە بکەنەمە لەسەر ئاستی بەرژەوەندی گشتی و لەسەر ئاستی توان چۆنەڵی وەلانانی ئەو پرسە بنەڕەتیانە و کاراکردنەوەی پەرلەمان بۆ یەک پرسی دیاریکراوە من پێم وایە ینی نابەرپرسیارەتێکی گەورەیە کە بم جۆر زۆر باشە بەڵام ئێستا مەسەلەن تێبینێک لەسەر ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی سەر گۆڕانیش دروست بۆەوەی کە پێشترەوە داواتان دەکرد پەرلەمان کارا بکرێتەوە بەڵام باز لەوە دەکەن کە ئێستا ئەوە ئێوەن ناسنە پێشەوە بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان طبعاً ڕەنگە یەکێ لە دافع گەورەکانی ئەم بەیاننامەیە کە ئێمە ئەمڕۆ دەرمان کرد بێ ئەم پرسیارەی جەنابەت بێ ئەزانین فعلاً لە ناو ڕای گشتیش ئەمە ئەجوڵێندرێ کە ئەوانن کە نایانە پێش و ئەوانن کە ئەو دوو هێزن ئێمە لانی کەمەکو کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ یەکێ لە دافع و پاڵنەرەکانی ئێمە بۆ دەرکردنی ئەم ڕاگەیەندراوە بۆ ڕای گشتی ئەوە بووە ئێمە هیچ کاتێک داوای ئاساییکردنەوەی پەرلەمانمان نەکردووە لە پێناوی پەرلەمان ئاسایی بکرێتەوە ئێمە داوای ئاساییکردنەوەی پەرلەمانی کوردستانمان کردووە وەکو هەنگاوێک بۆ چارەسەری ئەم کێشانە وەکو لەوێدا خستومانەتە ڕوو و ئێستاش ڕۆشنین لە خستنە ڕووی باشە بەڵام ئەو داواکارانی ئێوە بوونم نەگەر تەنها بۆ ڕیفراندۆم بێ خەڵک ڕەنگە پرسیاریەوە بکە بەس بۆ ڕیفراندۆم بێ کۆمەڵی ئیسلامی دەچێتەوە پەرلەمان فراکسیۆنەکەی ئێمە پێمان وایە تەمان ڕیفراندۆم بەڕوونی و تومانە قسەی خۆمان لەسەر ڕیفراندۆم پێمان وایە پرسە بۆ پەرلەمان و مافی پەرلەمانە قسەی لەسەر بکە ئەگەر ئێمە بەشێک بین و جزئێک بین لەوەی کە ئاساییکردنەوەی پەرلەمانی کوردستان بین ئەوە ڕوانینی ئێمەیە ئەوە ڕوانگەی ئێمە ئەگەر بەبێ ئێمە لانی کەم بەبێ ئێمە و ڕەنگە بچوتنەوەی گۆڕانیش پەرلەمانی کوردستان بویسترێ کارا بکرێتەوە منەوە باسم کرد کە بەڵێنی چاولێکێ هەوڵ درراوە کە بەبێ ئێوە بەبێ گۆڕانیش وەڵام داوەتەوە هەوڵ هەبووە بەڵام ڕەنگە کۆمەڵێ بە هەندێک لەو هێزە سیاسیانە نەچوونە ژێرباری کاراکردنەوەی پەرلەمان تا چەند بازوێک هەوڵ هەیە کە سکرتێری پەرلەمانیش لە کۆمەڵی ئیسلامی وەربگیرێتەوە بیستووە بە ڕسمی کاک حەکیم نەمان بیستووە حەقیقەت و هەر کاتێک وتومان هەر کاتێک بە ڕسمی داوا لە کۆمەڵی ئیسلامی کرا و کات ئەنجومەنی سیاسی قسەی خۆی کات بەس بۆ ئەوەی کە بۆی ڕوون بێ ینی ئێوە کەی دەستنەوە پەرلەمان مەسەلەن فراکسیۆنەکەتان یاخود پەرلەمان بە زۆر ڕوونە یعنی ئەوێمە خاڵەکانمان ئەمڕۆ خستۆتە ڕوو
ئێمە لەگەڵ چین ینی باسمان کردووە گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ببینین گفتوگۆ بکرێ و ئیرادەی ببینین لەسەر بکرێمەوەستان نە لە پەرلەمانی کوردستان ئەبێ ئێمە گفتوگۆ بکەین لەگەڵ ئەو هێزە سەرچانەی کە هەن ئەو هێزانەی کە هەن و ئەوانەی بڕیاریان بەدەستە لە نیەتی ئەوان تێبگەین چێکن بەرامبەر گوزەرانی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان چێکن بۆ چاکردنەوەی موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چێکن بۆ پێدانەوەی ئەوەی ناویان ناوە پاشەکەوت لە هەرێمی کوردستان ئەبێ ئێمە ئەوە ببینین ئەبێ ببینین کە ئێمە ئەو چێشە هەڵواستراوانەی کە هەمانن چیان لەگەڵەکەین و ئەبێ ئێمە هەموو ئەوانە ببینین و بەرچاوڕوون بین اینجا هەنگاوەنی بەڵام پێتەن وایە بەم زوانە پەرلەمان کارە بکرێتەوە ئەو پەیوەستە بەو نیەت و ئیرادەی کە هەیە بۆ لەلایەن هێزە بڕیار بەدەستەکان لە هەرێمی کوردستان پەیوەستە بەو نیەت و ئیرادەی کە هەیە بۆ ئێستا باس لەوە دەکرێت کە دەیانەوێت مەسەلەن پەرلەمانی کوردستان تەمەنی درێژ بکرێت و دامەزراوی تر تەمەنی درێژ بکرێتەوە کۆمەڵی ئیسلامی لەگەڵەوە دەیە کە پەرلەمانی کوردستان کە شەشمان داوەتەوە ئەمڕۆ تومانە ئێمە لەگەڵەوەین هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت لەگەڵەوەی تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە ئەزانی کا حەکیم ئێمە ئەزانین تەبعاان کۆمەڵە شت هەیە کە ئێمە ئەمڕۆ خستومانەتەڕ و ئەزانین لێرە و لێ زۆر جار باسەکرێت کە نیەتێک هەیە بۆ دواخستنی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان و ئێمە بۆ ئەوەش ڕەنگە تەمان داوای زەمانەکەین کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت ئێمە بە تەئکید کە داواکەین هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت ینی لەگەڵ ئەوە نین وادەی پەرلەمانی کوردستان درێژ بکرێتەوە ینی لەگەڵ ئەوە نین هەڵبژاردنەکان دوا بخرن ینی لەگەڵ ئەوە نین دامەزراوەکان ببنە دامەزراوەی نایاسایی و خۆیان شەرعیەت بە خۆیان بدنەوە مافی هینی خوان درێژکەنەوە بەڵام هەندێک کێس هەیە ئەوەندەی کە معلوماتانە بێ هەوڵ بدات بۆ ئەم جۆرە معلوماتم نییە معلوماتم نییە بەڵام خۆی ئەبینین ینی گومان هەیە لەوەی کە ئایا ئەویسترێ هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ ناکرێ ئێمە خۆمان وەکو کۆمەڵی ئیسلامی پێمان وایە ئەمەش بابەتێکە ئەبێ زمانێک لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان هەبێت تا ئێستا زەمان هەیە بۆی نییە تا ئێستا زمانە نییە بۆی هەڵبژاردن وادەی خۆیدا ئەنجام بدرێت. سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دواتەگرم بۆ لای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەبەخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان ماوەسەر بەرگبگرم بۆ لای بەڕێستان سەبار بووی کە ئەمڕۆ لە بەیاننامەکەی خۆتان باستان لەوە کردووە کە پاشەکەوتی موچە فەرمانبەران لا ببرێت. ئەم داواکاری ئێوە لەوە سەرچاوی گرتووە کە پێتان وە با ئێوەندە پارە هەیە کە پاشەکەوت لا ببرێت؟ طبعا مەسلەی پاشەکەوت و ئەو سیستمی کە هەیە سیستمی پاشەکەوتی زۆرم لێ ئەوە نایە حقیقەتمە پێمان وایە هەرێمی کوردستان زۆر بەڕوونی دیارەوە دەرەنجامی نەبوونی شەفافیت لەسەر چاوەکانی دارایی و ئەو بڕشکە هەیە لە پارەی یعنی لانی کەم ئەو پارەی کە بەرەنجامی ناردن دەرەوەی نەوت دەستەکەوێت لە هەرێمی کوردستان زۆر بەڕوونی دیارە تەبان ئەو کاتی کە ئەم سیستەمە دانرا نرخی نەوت چەند بوو و ئێستا نرخی نەوت چەندە لەگەڵ ئەو جیاوازی زۆرەی کە لەو دوو قۆناغدا هەیە چی جیاوازێک لە چیدا جیاوازی کراوە لە باشکردنەوەی موچەی هاوڵاتیانی هەرێمی یا موچەی فەرمانبەران کراوە دەستکاری نەخێر نەکراوە. ئەی بەڕاستی ئیلتیزامێکی زیاتر هەیە لەوەی کە ئەسڵەن موچە لە وادەی خۆیدا بدرێ نەخێر ئەسڵەن بەردەوام دواکەوتنی موچە زیاد ناکات لە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە بەڵێ لەبەرەوە بە تەئکید یعنی ئەو سیستەمە یەک زوڵمێکە بە حەقی فەرمانبەران و بۆ بژێوی ژیانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دوو ئەو سیستەمە یعنی شەرعیەتی نییە شەرعیەتی نییە لەبەرەوە ینی کەمینەیەک لە حکوومەت بڕیاریان لەسەردا و بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستانیاندا سەپاندووە سیستەمی موچە یالانی کەم ئەوەی کە مافی خۆیەتی قسە لەسەر سیستەمی موچە بکە پەرلەمانی کوردستانە پەرلەمانی کوردستانیش تەمان داهات حەقی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئێمە زۆر ڕوون بین ئەو کاتیش پەرلەمانی کوردستان ئەتوانێت یعنی قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگرێتەوە یا لێیان کەم کاتۆ موچەکان کاتێک بە شەفافی ببینێ کە ئەم بڕەپارەی کە هەیە بەشی موچە ناکات لە هەرێمی کوردستان بەڵام کاتێک لای کاربەدەستانی هەرێمی کوردستان ئەولەویەت بۆ گوزەرانی هاوڵاتیان نییە ئەو بەڵام خۆ تا ئێستا خۆتەزانی تەبان بە هەدەردانی سامانی گشتیەوە و ناشەفافێتی کە هەیە زۆر لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاد دەبێ و حجمی ئەو گەندەڵیانەی کە لە جونگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان هەیە گەورەترە بێ ئەبە دڵنیاییەوە یعنی ئێمە باوەڕمان وایە ئەمە ئەبێ خاڵی یەکەمی خواستی هەموو هێز و لایەنە سیاسیەکان بێەوەنەوە خۆمان لای کۆمەڵی ئیسلامی ئەمەمان کردومە خاڵی یەکەم و بە تەئکیدیش تەمان ئەمە وەکو خواستی یەکەمی خۆمان تێ ئەڕوان پێشمان وایە ئەمە سەرەتای جێڕانەوەی متمانەیە لە بینی حکوومەت و بەڵام بڕواتان بەونی کە دەڵێن پارە نیە بەڵکو بە پێچوانە بڕاتان وایە پارە هەیە و ئەزانی کا حەکیم ئەم پرسیارە زۆر جار تەمان ئەکرێ بڕوابوون بەوەی کە پارە هەیە و نییە پەیوەستە بە شەفافیت پەیوەستە بەو شەفافەتی کە هەیە لە سەرچاوەکانی دارایی پەیوەستە بەوەی کە بوونی متمانە لە بینی کاکە من وەکو هێزێکی سیاسی گریمان متمانە بوو هاوڵاتی متمانەی نییە ئەو کە بە دڵنیاییەوە ئێمەش متمانەمان نییە حەزەکە بزانی بە دڵنیاییەوە ئێمە متمانەمان نییە لە دەرەنجامی نەبوونی ئەو شەفافێتە دەرەنجامی ئەو هەموو گەندەڵی کە ئەبینی بەڵێ ئێمە باوەڕمان وایە لە هەرێمی کوردستان ینی جارێککە ئێڵمەوە زوڵمێکە بە حەقی هاوڵاتی بەڵام ئەوەندەی کە لەڕێی ئەو بۆ نمونە پەرلەمانتارەکانتان خەڵکە ئابووری کە دیراسیان کردو پێتان گەشتووە لە کوردستان پارە زۆرە و بەڵام نادرێت لە موچەی فەرمانبەران زیاتر و نادرێت بە خەڵک زانی چۆنەکە حەکیم لە کوردستان وکو من باسم کرد لە کوردستان گەندەڵیەکی قوڵ هەیە خۆ گەندەڵیە بەشێکی لەسەر حسابی سامانی گشتیە بە شەهرە گەورەکەی لەسەر حسابی سامانی گشتیە کرێ لە هەرێمی کوردستان هەموو ئەو عقودە نادیارانەی کە لە نەوت هەیە کە ڕەنگە بەشێک لە وڵاتانی کە بازرگانی نەوتەکەن کوردستان بۆیان بوو بە سەرچاوەیەکی گەورەی دارایی بەڵام بۆ وڵاتەکەی خۆمان بۆتە سەرچاوی نەهامەتی و نەکبەتی لێرە بۆتە سەرچاوی بڕینی بژێوی ژیانی هاوڵاتیان و بۆتە سەرچاوی ئەو هەموو قەیرانە دارایی کە لە هەرێمی کوردستان هەیە یا بە دڵنیاییەوە من جارێکی کە ئێڵێمەوە لە هەرێمی کوردستان یەکێ لەو ستەمە گەورانەی کە کراوە نەک لەگەڵ پاشەکەوتی موچە ئەو قۆناغش کە موچە
باش بوو لەو قۆناغەشەر لە سامانی گشتی زوڵم کراوە و لەو قۆناغشدا مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کراوە لەو قۆناغشدا بە سامانی گشتی دەها کەناڵی ناشەرعی کراوەتەوە بۆی کە لەسەر حسابی سامانی گشتی و بەرەو پێشبردننی دەستگای حزبی و بۆ ناوی ئەنەی چی ینی مثلەن ئێستاش تەبەنێکی لەو قسانەی کە زۆر جار دەکرێت لە هەرێمی کوردستان تەمەەن کاتێک کەم کرایەوە دەوترێت ڕێژەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان زۆرە وانە بەڵام سەدا چەندی ئەو فەرمانبەرانە بندیوارن ئەمە بە پێی سەدا چەندی بندیوارن من معلوماتم نییە سەدا چەندی بندیوارن بۆ دوای ئەو سیستمی بایۆمەتری کەشفیان نەکرد بۆ ئامارێکیان نەدا ڕایگەشتی کە سەدا چەندی فەرمانبەرەکانیان بندیوارن و بڕیاردراوە ئیجراتیان لەگەڵ بکرێت و ئیتر موچیان پێ نادرێت هیچ دەرەنجامێکمان نەبینی ئێمە حمەڵتن بەڵێ زۆر باش ئەگەر بینە سەر پرسێکی ترێژ مەسلەی ڕیفراندۆمە بۆچی ئێوە داوا دەکەن کە پەرلەمان لە پەرلەمانە پرسێک لا بکرێتەوە یاخود ئێستا کۆمەڵی ئیسلامی کە ئێستا لەگەڵ ئەم شێوازی ڕیفراندۆمەدانێک کە ئیشکالەتی لەسەر میکانیزمەکانی هەیە لەگەڵ چ جۆرە ڕیفراندۆمێکدایە ئەزانی ڕیفراندۆم ئێمە من زۆر بەڕاشکاوی بڵم یەک ئێمە پێمان وازاری ڕیفراندۆمە وسیلەیەک بۆ بەدەستێنانی سربەخۆی حەقێکی مەشروعی گەلەکەمانە یەک دوو سربەخۆی ئێمە بە مافێکی ڕای میلەتەکەمانی دەزانین و بەشێکە لە استراتیجی کارمان و چی قوربانیەک پێویست بێ بۆ سربەخۆی ئێمە ئامادەین بۆ یەک کۆمەڵی ئیسلامی بەڵام کام ڕیفراندۆمێک کە لە پەرلەمانی کوردستان بڕیاری لەسەر بدرێت ڕیفراندۆمێک کە لە پێناوی سربەخۆی بێ ڕیفراندۆمێک کە هی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ هی حزبێک نەبێ ئەو ڕیفراندۆمە و هیلایەنێکی سیاسی بە تەنها نەبێ و فەرزی نەکا بەسەر لایەنە سیاسیەکانی کەدا و ئەو ڕیفراندۆمە یاسای بۆ دەربکرێت وەکو باسم کرد پەرلەمان بڕیاری لەسەر بدە ئەوە جگەلەوەی کە زەمینەی ناوخۆیی بۆ سازکرابێت زەمینەی ناوخۆی کاتێ سازەکرێت سەرەتاییترینی چاکردنی گوزەرانی هاوڵاتیانە کە باسم کرد سەرەتاییترینی ئەوەیە کە هاوڵاتیان ببینن دەوڵەتێکیان هەیە کە دەوڵەتێکیان هەیەیان و هەرێمێکیان هەیە کە گەندەڵی تێدانە هەرێمێکیان هەیە کە حکومڕانەکانی ڕۆژانە چاکسازیەکەن و ڕۆتین کەمەکەن و خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەن ببینن کە حکوومەتێکیان هەیە وەزیرەکانی بڕیار بەدەستەکانی وەکو هاوڵاتیانی وڵاتەکەی خۆیانە ژین ئەوان لە بورجێکیکەنین و ئەوان لە بورجێکیکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵیان خۆش بێ کام حکومڕانانەی کە ڕژێمی بەعسی گۆڕ بەگۆڕ لە ناوچوو ئەمان هاتن وڵاتێکیان دروست کرد لەسەر زەوی بە هەشتێکە لە وڵاتەکەی خۆی نەک وڵاتێک کە پڕێتی لە گەندەڵی وڵاتێک کە ئەو هەموو نەهامەتیانی کە ئێستای بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە ئێمە پێمان وایە ڕیفراندۆمێک ئەبێ بکەین کە بمان بە بۆ سربەخۆیەک کە هاوڵاتی ئەم متمانەی پێی هەبێ ڕەنگە زۆر جارەوتری ئێوە ئەمانە بیانون وانە 25 ساڵە ئێمە حکومڕانی ناوخۆیەکەین لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا هیچمان نەبینی ئێستا کە ئێمە لە 26مین ساڵی حکومڕانەتی ناوخۆمانی دەی با ئێستا دەست پێ بکەین با ئێستا دەست پێ بکەین با ئێستا ئەو پەرلەمانەمان هەبێ کە هاوڵاتی دڵی پێی خۆش بێت با ئێستا ئەو دامەزراوە قەزاییەمان هەبێ کە جێی متمانەی هاوڵاتیانی وڵاتەکەت بێ با ئێستا ئەو حکومڕانەتیمان هەبێ کە سنتەری خزمەتکردنی هاوڵاتیان بێ با ئێستا هاوڵاتیان ببینن کە ئیتیفاقی سیاسی بینی هێزولایەنە سیاسیەکان بۆ بەرژەوەندیەکانی ئەوانەوە بۆ بەرژەوەندی حزب نییە بۆ بەرژەوەندی خەڵکێکی دیاریکراوی ناو حیزبەکان نییە با ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان ببینن کە لە پێناوی سەربەخۆیی هێزە سیاسیەکان قوربانی گەورادن بە خۆیان بەخواستی خۆیان و خواستی گەل و جەماوەر و میلەتەکەیان کردوتە سنتەر لانی کەم بە هاوڵاتیان متمانەیان ببێ کە ئەم ڕیفراندۆم بۆ سەربەخۆییە ئەمەش نابێتەوە کارتێکی مفاوەزات و بەیانی کارتێکەوێ بەدەست هێزێکی سیاسی یا دوو هێزی سیاسی و بەکاری هێنێتەوە بۆ مفاوەزاتێکەویست کەسی نازانێت نەتیجەکەی بێ بچی ئەوە جگەلەوەی کە ئەکرا لە ماوەی ئەم هەموو حکومڕانێتیە ئەم هەموو پارەی کە دراوەتە بەشێکی گەورەی ئەو کۆمپانیانەی کە لێرە هەن ئەوانەی کە قوتی هاوڵاتیانی ئێمەیان پێدرا کوا پشگیریەکەیان کوا پشگیری هەموو ئەو وڵاتانەی کە لە پێناوی ڕیفرا کو ئەو هەموو لۆبیەی کە دروست کراوە لە پێناوی دروستکردنی سەربەخۆی و ڕیفراندۆم ئێمە بینین یعنی ئەوە جگە لە خراپی زەمینەی ناوخۆی زەمینەی دەرەکیش لە بار نییە زەمینی ئێمە لەگەڵ عێراق لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران لەگەڵ وڵاتانی
باشە زۆر باش خاوەن قەرار بەڵ یارمەتیم بدە ئێمە ریفراندۆمێکمانەوێ بەم زەمینانەوە پەرلەمان بڕیاری لەسەر بدە و هێزولایەنە سیاسەکان بەم کۆدەنجەوە هەنگاوی بەڵام خەڵک ڕەنگەیسا بڵێن ئایا کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەوەدا سەبیانی پەرلەمان کارا بکرێتەوە ئەو زەمینەی کێوەداوە دەکەم بەیانی یاسای ریفراندۆم دەرکە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەم جۆرەیە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەوەیە پەرلەمانی کوردستان ئاسایی بکرێتەوە گفتوگۆ بگرێت لەسەر ئەو شتانی کە من باسم کردووە ببینن هێزولایەنە سیاسەکان ئیرادەیەکی جددیان هەیە بۆ چارەسەری کێشەکانی ناوخۆ و ئەو کات بەیەک دەست لەگەڵ وڵاتانی خاوەن بڕیار و وڵاتانی کاریگەریان هەیە ئەکەونە گفتوگۆ و ئەبینن کە کورد یەکدەنگە کۆدەنگە و هەنگاوانێ بەڵام تا 25 مانگ دروست دەکرێت ینی ئەوەی کە بەڕێزت دەڵێیت مەرجێ 25 مانگ ریفراندۆم بکرێت ئەسڵێ لەمە قسەمان هەیە لەسەر 25 مانگ بۆ قسەتان لەسەر 25 پەرلەمان بڕیاری نەداوە خۆمە بەڕوونی وتومانە ئەوەی کە مافیەوەی هەیە کە پێتان وادەی بچێتە پەرلەمان لەوێ کاتەکەی دیاری بکرێت لە پەرلەمان یام یاساکە لەوێ دەرچێت زۆر ڕوون وتومانە ئێمە زۆر ڕوونە پەرلەمانی کوردستان ئەو حەقی هەیە ئەسڵەن ئەو حیزبولایەنە سیاسیانە کام چ شوێنێ حەقی پێداون بڕیار لەسەر ریفراندۆم بدەن ئەسڵ ئەحزاب مافی ئەوەی هەیە بڕیار لەسەر ریفراندۆم بدەن یاسا بۆ ریفراندۆم دەرکە کۆمیسیۆن بانکێش بکە ئەمانە کەی حەقی ئەحزابە کێ ئەبووە بەشە لەو حیزبە سیاسیانە هەر لەوێ قسە بکەن لەسەر ئەوەی کە ئەمە مافی هێزە سیاسیەکان نییە ئەبێت دامەزراوە شەرعی و هەڵبژێردراوەکان ئەگەر ئێمە وڵاتی دامەزراوەکانی بەڵام بە دڵنیایی کە ئەم هەرێمی کوردستان هەرێمی دامەزراوە بەڵام بەس مەوەسمە وێستا کۆمەڵی ئیسلامی ئەگەر پەرلەمانیش کارا بکرێتەوە و بۆ نمونە یاسایەک دەربکات بەم کچکاڵی لەگەڵ یەتی حەکیم پەرلەمانی کوردستان کە کارا کرایەوە ئێمە خۆمان نادزینەوە لەو قەزیە زۆر بەڕوونی ئێڵی پەرلەمانی کوردستان حەقی خۆیەتی مناقەشە بکە لە سەر ریفراندۆم ئەو کاتێک کە مناقەشەی کرد کۆمەڵ فراکسیۆنی هەیە لە پەرلەمانی کوردستان دید و تێڕوانینی خۆی کۆمەڵی ئیسلامی لەوێ ئەخاتە ڕوو ئەو کات هەڵوێستی ئێمە ڕوو نەبێت لەسەر ریفراندۆم و ئەو کاتێک کە ریفراندۆم لە پەرلەمان گفتوگۆیە کرێ هەڵوێستی ئێمە دیارە بێتەوەن ئەنی چۆنە بێ ئەمە ئێستا پێشڕووداوەکان ناکەوین بۆ ئەنجومنی باڵای ریفراندۆمی شەروایە بەشداریتان کەی ڕەنگە خەڵک بڵێ کەی بەشداری دەکەن کە پێشتر ئەو حیزبانە دایان و شوێنیان بۆ ئێوە بۆ کۆمەڵی ئیسلامی بۆ گۆڕانیش داناوە ئێمە بەو شێوەیە بەشداری ناکەین خۆ زۆر ڕوونە بۆ بەشداریمان نەکردووە لەبەرێ پێمان وایە ئەبێت لە ئەو هەنگاوانە بندرێ لانی کەم کە نەچمەوە سەر خاڵەکانی خۆمە و هەنگاوانە بندری کە باسمان کردووە باشە بەس سەبا زۆر دەسەڵاتداران پرسیاری ئەوە دەکەن ینی بەتایبەتی ئەو پرسیار ڕوو لەو بەرەی ئێوەیە کە دەڵێن پێمان بڵێن کەی کاتە گونجاوەکەیە ینی لە ئێستا گونجاوتر نییە ینی پەرلەمان مافێتی کاتە گونجاوکە دیاری ئەنی کاتە گونجاوکە مەوەستم بۆ مەوەستان چییە لە ئاسی ناوخۆ لە ئاستی پەیوەندی خەڵکو دەسەڵات مەوەستانەوەی کاتە گونجاوەکە کاتی گونجاوەوەی کە دۆخی ناو خۆمان باش بێت وانە جارێ خۆیمە ئەتوانی نانی هەنگاوی خێرا بندرێ بۆ باشکردنەوەی دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان و جێڕانەوەی کۆدەنجی سیاسی و نیشتیمانی و جێڕانەوەی متمانە بۆ هاوڵاتیان بوونی ڕێکەوتنێکی سیاسی بە جۆرێک کە بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی حیزبی و شەخصیەکان بخە و ئەو کاتێک کە پەرلەمانی کوردستان ئاسایی بێت و قەرارەدە و بەدڵنیاییەوە تەڵەن لەو قۆناغەدا وردە ئێمە ئەکرێ فعلەن لە ئەگەری ئەوەی کە پەرلەمانی کوردستان بڕیاریدا لەسەر ئەو پرساوە کاتە گونجاوەکەی وەکو تۆ ئێڵیکەیە دیاری کرد ئەو کاتێمەشتەبان بەشێکی لەو کۆدەنجی بەلایەوە کاتە گونجاوەکە نییە وایە ئێمە پێمان بەڕوونی وتمێنی خۆستا جوابم داوە وتم ئێمە پێمان وایە ریفراندۆم کاتەکەی شێواز کاتی ئەنجامدانی و گفتوگۆکردنی و یاسا بۆ دەرکردنی و ئەو ینی قسەکردن لەسەر ئەو مەترسیانەی کە بەرەنجامی ریفراندۆم ڕوبەڕوومانە بێتەوە حەقی پەرلەمانی کوردستانە با زۆر باشە ئەگەر کۆمەڵێک بەڕێز پرسیاریان کردبوو لە فەیسبوک کاک مەهدی دەڵێت لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمان بەشداری ئەنجومەنی باڵای ریفراندۆم دەکەن وەڵامم داوە دوای وەڵامم داوە کە ینی بەم شێوەی من پێمان وایە مە حەقی پەرلەمانی کوردستان ئەو کات دەکرێت قسەی لە ئەگەری باشبوونی بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان ئەکرێ و کاتە مشتی خۆ جارنی ئەستان نیەبسن بۆ کۆمیتەی ریفراندۆ بەڵ کاک کەورەمان دەڵێت تەنها دەمەوێ ڕاشکردنەوە پێیان بڵێن دەستنەوە پەرلەمان و بەتەمای چین ئەوە پەرلەمانی کوردستان بەدڵنیاییەوە ئاسایی بکرێتەوە و کارەکانی خۆی دەست پێ بکە ئێمە بەشێکی گرنگی پێکاتی پەرلەمانی بەڵێ کاگاکەم ئیبراهیم دەڵێ ئەو دەست پێشخەری کۆمەڵتا چڕادێک کاردانەوەی لایەن لەلایەن لایەنەکان و پارتی پێتان وا بە دوای خۆی دادێنێت
ئێمەوە هەڵوێستی خۆمانە و دید و تێڕوانینی کۆمەڵی ئیسلامیە بە ڕاشکاوی بۆ چارەسەری کێشەکان و ئاگادارکردنەوەی ڕای گشتیە لە هەڵوێستی خۆمان. بەڵێ کاک فەرمان دەستخۆشی هەیە کاک سوێرە نەزمێن دەڵێ گۆڕان و کۆمەڵ ناسنەوە پەرلەمان چووکە لەگەڵ داواکاری ئەوان دانیە باوەتایەکی تر بۆ جوانکردنی ڕیفراندۆم و پێویستیان پێیەتی ئەگەرنا کۆمەڵ بێتەوە پەرلەمان سکتێر لە کۆمەڵ دەسێنەوە ئایا کۆمەڵەمە قوڵ دەکات؟ وەڵامم داهەوە هەر کاتێ بە ڕسمی لەوڕۆوە قسەمان لەگەڵ کراقسی خۆمانەکەین و ئێمە پێمان وە بۆ باسم کرد بێ کێشە بنەڕەتیەکان چارەسەر بکرێن. بەڵێ حەسەن وتێ بەفعلی ئەگەر ریفراندۆم چەندە ئایا مەسەلەی قوتی هاوڵاتیان چی بەسەر دێت بۆ نموناندەی خەڵک دەڵێن کارەسات بەڕێوە هەندێکیان تر دەڵێن ئەگەر نەیکەن کارەسات بەڕێوەیە زانی ینی مەسەلەی گوزەرانی هاوڵاتیان ئێمە قسەمان لەسەر کرد و زۆر ڕوونە تەمان کە ئێستا ریفراندۆم لانی کەم ینی هەرێمی کوردستانی دابش کردو لای ئێمە پرسی ریفراندۆم پرسێک نیە ئێمە دابشکا بێ کۆمان کاتەوە و یەکریزیمان بۆ دروستکە و چۆنەوە یەکریزیە دروستە بێ لاەن ئێمە تێڕوانینی خۆمان لەو ڕۆخست و پێمان وە بەم شێوەیە ئەکرێ یەکریزی بۆ ناوهێز و لایەنە سیاسیەکان بکڕێت. بەڵێ پرسیارەکانی تری لەسەر بژێوی خەڵکو و پەرلەمان پێم وایە وەڵامماندانەوە هەندێک بەڕێزیش دەستخۆشیان هەیە بەس بەڕێزێکی تر پرسیارێک دووەم شێوێ سیناریۆیەکی زۆرینەوان پێڕازی دەبن سیناریۆی کاراکردنەوەی پەرلەمان ئێمە نەخێر. بەڵێ دو پرسیارم سەبات بۆی کە داوای هەمواری یاسی سەرۆکایەتی هەرێمتان کردووە بە کورتی ینی دەتانەوێت ئەم یاسە چارەسەرێکی بۆ دۆزرێتەوە بدڵنیاییەوە لەکوێ بێ گفتوگۆی لەسەر بکرێەوە خۆتە زانی تەڵانێنی گفتوگۆی لەسەر بکرێ بە ڕێگە چارەسەرێکی بدوستەوە ینی لە هەرێمی کوردستانەوە دایکی کێشەکانە هەموو کێشەکانی سوپاس بۆ ڕێز سەربار حەمەد دەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لەم بەرنامەیە لەگەڵ مام سوپاس بۆ میێرانی بڕێز سوپاس بۆ ئەو کارانم هاتانەوە.